سلااو بۆ هەموو خەڵکی کوردستان، هێوادارم باش بین. کارگەی شیرینی سابین لە شارێ کۆیە. پێشتر لە ئەفغانستان ئیشی شیرینی کردم، لە ئیرانش ئیشی شیرینی کردم. حەز کردم کە لێرەشم یانێ دوکانێکی بەچووکم بی، یانێ لێرە شیرینیش ئامادە بکەم، خواردنە کوردەواری و خواردنە ئەفغانیش ئامادە بکەم. ئەلحەمدولیلا لێرە ئەوڕۆ لە دوکانی شیرینی ساوی 9 مانگ دەبی لێرە ئیش دەکەم. خواردنەکانە تایبەتە کوردەواریش ئامادە دەکەم، خواردنە تایبەتە ئەفغانیش ئامادە دەکەم، شینەکانە ئەفغانیش ئامادە دەکەم، شینەکانە ئێرانی، شتەکانە کوردەواری، شینەکانە کوردەواریش ئامادە دەکەم. لێرە کولچێمان هەیە، باقلاوەمان هەیە، بامیە، زولوبیا، نان خامەیی، جورە جور شینەکان ئەفغانی، شەکرلەما و کولچی بەجویز و بە خۆرما و ئەو شتەکانمان هەیە. بەڕاستی کە خەڵکێکی لێرە تاقی کردە بەدڵیانە، دڵی زۆر خۆشە شتەکانت، زۆر بەدڵیانە. بەڕاستی پێم خۆشە کە خەڵک لێرە شتەکانم بەدڵیانە و تاقی کردن. حەز دەکەم یعنی ئەوە ئیشەکەم یعنی باش لێرە ئیش بکەم، یعنی ئیشەکەش شتەکانم بناسانم بۆ خەڵکی کوردستان. یەکەم جار کە بۆ خۆم لێرە هاتم، یعنی ئەوەش دڵمام یعنی هیچ نەخوارده بووم. یەکەم جار کە دۆڵما خواردم لێرە، بەڕاستی زۆر 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 خۆش بوو، زۆر بەدڵم بوو. لەبەر ئەوە حەز کردم کە خواردنەکانی کوردەواریش بزانم. ئێستا خواردنەکانی کوردەواریش دەزانم، زۆر پێم خۆشە، هەموو کات بۆ خۆم ئامادە دەکەم، یعنی خەڵکیش کە داوات دەکەی بۆ ئەوانەش ئامادە دەکەم. خواردنەکانی ئەفغانیمان هەیە، باقلاوە نا، خواردنەکانی ئەفغانیمان هەیە، قەبلی پەلاو، ئاشاک، مەنتوو، بۆلانی، شۆلەی غۆربەندی. خواردنەکان ئەفغانی زۆرە. بەس لێرە ئەمن مەنتووش ئامادە دەکەم لەگەر پیزا. پیزاش کە هەموو دەناسی، بەس مەنتوو کەسکی ناخواردە ناناسی. بەس لێرە کەسانێکی تاقی کردە زۆر بەدڵیانە، زۆر پێیان خۆشە. لیزۆمان هەیە، لە لیزۆ دەتوانین تەماشای ئەو شتەکان بکەین، یعنی گەیاندنە شتەکەیم لە لیزۆ. شینەکان و خواردنەکانمان هەیە. شتەکان لێرە بەڕاستی زۆر پێم خۆش بوو کە فێرش بووم، بەس شتەکانە خۆمان کە لە ئەفغانستان زۆرش کردم، زۆرش دەزانم. لێرەشم بەڕاستی زۆر شتەکانە زۆر تایبەت و زۆر خۆشە بەتامە. جیاوازیش شینەکانە لێرە لەگەر شینەکان ئەفغانستان بەڕاستی زۆر جیاوازە. مثلا فۆر ئێگزامپڵ لە ئەفغانستان کولچێ بە خۆرما نییە، لێرەش هەیە. کولچی بەجویز لە ئەفغانستان یعنی جیاوازترش ئامادە دەکەن، لێرەش جیاوازە. کولچی بەجویزش یعنی باقلاوە و شتەکانش زۆرش جیاواز نییە، یعنی سیم، یعنی زۆر جیاواز نییە. زیاتر خواردن یعنی وەکو برنج و لوبیا و ئەو شتەکانش زۆرش فەرق نییە، زۆرش جیاواز نییە. یعنی وەڵا جیاوازی لێرە لەگەر ئەفغانستان لەبەر کەلچەرەوە شتەکان، کەلچەرەوەنەش یەکیە، یعنی زۆرش فەرق نییە. بەس لە ئەفغانستان خەڵکش یعنی ژنان ئەوەندە ناتوانن ئیش بکەن، یعنی جیاواز دەکەن، یعنی دەڵێ پیاوش ئیش بەکەی ژنە نەکەی. بەس لێرەش زۆر باشە، یعنی خەڵک ژنان وەکە پیاوان ئیش دەکەن، یعنی کەس نادڵێ کە بۆ ئەوە ژنە بۆ ئیش دەکە ئەوایە. یعنی ئەوە زۆر پێم خۆشە، بەڕاستی زۆر یعنی خەڵک سەپۆرت دەکەن کاتێکە ژنان، یعنی تەماشا دەکەم کە خەڵک ژن سەپۆرت دەکەن، زۆر بەدڵمە، یعنی زۆر پێم خۆشە. ئەو شینەکان کە لێرە ئامادە دەکەین ئەوانایە. ئەنوامان زۆرە، بەس بۆ ئێستا چونکە جێیەکەمان گیچکەیە زۆرش نابی هەمویان بی، بەس لە تیکتۆک و لە فیسبووکە ئەوانەش بەلاو دەکەیم هەموو ڕۆژ. ئەوە کێکێ پورتەقالیە، لە ناوی ئەوە بەس پورتەقالە سروشتی، یعنی هەتا شیرش بەکار ناهێنی، بەس پورتەقالش بەکارهێنەی. شتێکە زۆر سروشتیە، زۆر خۆشە بەتامە.
کەسکی ینی تەقی کردە زۆر بەدڵیانە ئەوش دۆناتە ئەوش بە شێوازە ئەفغانستانی ئامادە دەکەین بەڕاستی ینی مشتریام هەیە ئەوانە تەقی کردە دڵی زۆر جیاوازە زۆرش تامێکی جیاوازە چونکە ئەوە بە شێوازە خۆمان ئامادە دەکەین زۆر ینی شتێکی زۆر نازدارە بۆ خەڵک زۆر حەزیان باوایە ئەوەش بامیایە بامیەکەش بە ئەو شێوازە ئامادە دەکەین زۆرش ناسک و خۆشە لۆمان گەرەمەزان ینی خەڵک ینی حەزیان بە شتەکان شیرین بی وەکو باقلاوە و بامیا و ئەو شتەکان ئەوە ئامادە دەکەین قیکردە زۆر بەدڵیانە زۆر پێیان خۆشە